بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ سپاسان دەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون. من سەیارمانم و بەشی دووهەمتان پێشکەش دەکەم و سڵاوی خۆم پێشکەشەکەم بە هەموو ئێوەی عزیز و بەتایبەتی سەرخۆشی دەکەم لە هەموو کەسوکاری گیانبەخشیروانی ئەم چەند ڕۆژانەی ڕابردوو. هەروەکو هەمومان نەزانین لە بۆکان، لە مەهاباد، سنا، دیوان کامیاران و شارەکانی تر خەڵکێکی زۆر چالاکانە هاتن سەر شەقامەکان و کۆمەڵێکی زۆر لە لاوان و ئینسانە شەرافەتمەندەکان گیانیان لەدەستدا. لە پەیوەند بەم مەسەلەیە لەگەڵ هاوڕێ ئەبوو شەریفزادە کە خۆی پێشکەشکاری تەلەڤیزیۆنی پەرتەوە بەشی کوردی وتوێژێکمەیە بە تایبەتی سەبارەت بە وەزعیەتی بۆکان و شاری مەهاباد. سەرنجتان بۆ متوێژە ڕائەکێشم. هاوڕێ ئەبووی عەزیز سڵاو لێ بێ و ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ تۆش هاوڕێ سەعید، سڵاومە بۆ تۆ بۆ دەستەندەرکارانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، زۆر سپاس کە موفتەلی ئەختاری منەدانەوە. هاوڕێیان لە پەیوەند بە مەوزوعی ئەم چالاکیە و ئەم هەموو جەسارەتەی کە ئەم ڕۆژانە لە شاری بۆکان و مەهاباد و باقی شارەکانی کە لاوانی شۆڕژگێر و خەڵکی شەرافەتمەند ئیتر لە لاو چۆتە دەرەوە لە واقعە، خەڵکێکی بەتەمەنیش حتا بەشدارن شان بەشانی ئەوان. چۆنی ئەبینی ئەو وەزعە و چۆنی هەڵە سەنگێنی؟ پێم خۆشە لە زمانی تۆ بیستم کە بەردەوام مەوزوعی ئەم ڕۆژانی دوایی بەتایبەت لە بوکان و مەهابادت تاقیب کردووە. زۆر سپاس هاوڕێ سەعید، دەروەکو بۆ خۆت تیتری بەرنامەکەت نووسیوە شاری بۆکان ڕێنیشاندەرن لە ئیدامەی ئەم ئینقلاب و ڕاپەڕینەی خەڵکی سەراسەری ئێران لە کوردستانیش زۆر بە تایبەتی تر و ئەگەر بێنین تایبەتی تریشی کەینەوە لە بۆکان و مەهاباد زۆر تایبەتی تر و وەسێتر خەڵک ڕژاونەتە شەقامەکان. بەڵام پێشەوەی وردە مەسەلەی تەوزێ بدەم ئیجازەم پێ بدە لەلایەن خۆمەوە لە بنەماڵەی ئەحمەدی حەسەنزادە، خانەوادەی ئەسعەدی ڕەحیمی، سالاری مجاوێر، سامانی قادربەگی و ئەو ڕۆکە خەبەرێ تریش گەیشتووە چەندێ سیحەتیە یان نامنەوە ئاگادارنی، بەڵام بەرحەڵ دیتم مهرانی ڕەحمانیش لە جەریانی مقاومەتی ئەوڕۆیە لە بۆکان گیانی لەدەست داوە. لەلایەن خۆمەوە سەرخۆشیەکەم لە بنەماڵەی هەموو ئەم ئەزیزانە لە خەڵکی بۆکان و لە هەموو خەڵکی کوردستان. هەر وەکو ئێوە ئیشارەتان کرد دیارە عەدی ئەمەوێت لە پێشەوەی تەوزیحی و مەسەلە بدەم بڵێم وەزیەتی مبارزاتی و ڕاپەڕینی خەڵکی ئێران دژ بە جمهوری ئیسلامی کە لە تەی 43 ساڵە ئەو قین و تووڕەیی و تەبعیز و وەزیەتێکی نابەسامان کە جمهوری ئیسلامی لە تەی 43 ساڵ بەسەر کۆمەلگای ئێرانە هێنابووی و بەسەر کۆمەلگای کوردستانیش هێنابووی، ئەم قین و تووڕەیەیدی تەقیەوە و سەراسەری ئێرانی گرتووە و هەروەکو ئێوەژی شارەتان پێکردیارە بۆکان و کوردستان زۆر تایبەتی تر لەم قیام و ڕاپەڕینەیە بەشدارن. ئێستا وەزیەتی ئێران، وەزیەتی کوردستان جۆرێکی لە هاتووەیەدی گەڕانەوە یا هەر نەو تەوەهومێک ڕوخاندن و لابردنی جمهوری ئیسلامی ڕێگای گەڕانەوەیەک نییە. خەڵک دەبێت ئەو کەسانش، ئەو کەسانی کە تا ئێستا بەشدار نەبوون، ڕارابوون، چاوەڕوانەکەن، بزانن چی دەبێ بێنە مەیدان وەسیعتر. هەموو ئەم خەڵکەی کە تا ئێستا لە شەقام و خیابانەکان بوون دژ بە جمهوری ئیسلامی زۆرتر تەقویێتکەن. بە قەولی معروف تەلەنگۆرێکی ماوە جمهوری ئیسلامی، لە واقعا جمهوری ئیسلامی ئیدی بۆ خۆیان دەستیان لە خۆیان داشتووە و خەڵگە بێ ئەم هیممەتە بکەن، ئەم ئێتراز و مبارزات و یەکگرتووی و اتحادیان زۆرتر بکەن، جمهوری ئیسلامی لەسەر ڕێگا و ژیان و هەست و بوونی خۆیان لابن. بەنەو توانم ئێشارە بکەم کە بڵێم شاری بۆکان و مەهاباد بە دەرەجاتێکی زۆر ئیدی جمهوری ئیسلامی معنا و مەفهومی نەماوە، خەڵک هێرشیان کردوتە سەر نەهادهای جمهوری ئیسلامی، لە بۆکان فەرمانداری شارەداریەکەیان گرتووە، مەرکەزی سوپای پاسارانیان گرتووە، تەواوی ئەسناد و مەدارێکیان ڕژانەوەتە خیابانەکان و سوتانویانە، لە مەهاباتیش هەر وەکتر. و ئەو ڕۆژ ئاگادار بووین سەردەش شلوغ بووە، پاوە شلوغ بووە، ئیدی وەزیەتەکە زۆرێکەیدی خەڵک دەبێ هێممەت زۆرتر بکەن. ئەوانەی کە لە تەی ئەم نزیک بە 3 مانگ
حضوریان بووە، ئێترازیان کردووە، فەداکاریان کردووە، ماندوویان بووە، شەونخونی و شەو ڕۆژیان داوەتە سەر یەکتری بۆ ئەوەی فشار بۆ جمهوری ئیسلامی بێنن دەستیان خۆش بێ. دەبێ ئەو خەڵکەی کە کوتم دیارە جامعەی ئێران جامعەیەکی 80 ملیۆنیە. ئەگەر ئێمە تەوەجۆ بکەین شاید توتال لە نەزەری بگرین شاید تاالعان 10 ملیۆن 15 ملیۆن لە سەراسەری ئێرانە حضوری فعالیان بوو بێ. دەبێ ئەو بەقیەی ئەو 170 ملیۆنەی ئیدی بدونی تەوەهم، بدونی ڕاڕایی، بدونی یەک لەحظە تەردیدکردن، دەبێ بڕژێنە شەقامەکان، بڕژێنە خیابانەکان. ئیدی وەختی ئەوە هاتووە ئیدی نەهادهای جمهوری ئیسلامی تعرض کرێتە سەری هەر شوێنێک کە بۆری جمهوری ئیسلامی لێدێ، هەر شوێنێک کە مەربوط بە جمهوری ئیسلامیە دەبێ هێرش کرێتە سەری و نمونونەکەی وەکو بۆکان و مەهابات تعرض کرێت و مەراکزی دەوڵەتی و جمهوری ئیسلامی نابود کرێ. بۆ ئاگاداریتان فەیزیەی قوم هێرش کراوەتە سەری لە خومین مەقبەرە و قبری یا ماڵی خومینی کە وەک موزل لێ هاتووە ئاوریان تێبەرداوە. ئەمانە پێمان دەڵێن کەیدی نابێت شکوک گومانێکمان ببێ، دەبێت زۆر وەسیع و هەمەلایەنە دژ بە جمهوری ئیسلامی لە هەموو شارەکانی ئێران و لە سەراسەری ئێران و کوردستان ئەینی نمونەی بۆکان و مەهابات ئێدامی بدەین و تعرض بکەین و ئیدی فرسەتێ بە جمهوری ئیسلامی نەدەین و دەتوانین ئیدی بۆ هەمیشە ئەو خاست و متالبەمان کە ئازادی و بەرابەری و ڕزگاریە بەدەستی بێنین. هەڕا بوو بەشێک لە شارەکان ئێستا بەو شێوەی کە پێویست بێت وەک چۆن بۆکان وەک چۆن سنە سەقز مەهابات هاتوونەتە مەیدانەوە توانیوانە تەنگ هەڵچنن بە هێزە بەکرێگیراوەکان بە بەکرێگیراوانی حکوومەت کە لە ناو خەڵکە بەجاش مەشهورن و ئەقیژێنن ئەوە ڕاوەجاشە جێگایان پێ لێش کردوون و ئیتر مادام تا ئێستا ئەگەر دوازیان نەهێنابێت لەوە بە وڵات چارەنووسی خۆیان گرێدەن بە چارەنووسی جمهوری ئیسلامیەوە کە هەر مەرگە ئەم لەم ڕۆژانی ئاخریە ئاخرین نەفەسەکانێکیشە جمهوری ئیسلامی ئەبێ هیم کە دەبێ ئەمانە واز بێنن. ئەو شارانش چیە توانم بکەن کە بۆکان کردیانە مەهابات کردوێتی و ئێستا لە ئاستێکی کێ ئاەت ئەبینی کە باوکی محەممەدی حەسەنزادە زۆر قارەمانانە ئەڵەی دوودەستی ئەو کوڕی تەقدیم کردوە بە جامعە بە کۆمەلگا هەدا کوڕەکەشی ئەوە خۆبەخشی بووە. ئەڵێ جاران ئەگەر پیاوتە کەسێک جەسارەتی هەیە شەهامەتی هەیە پیانەوت پیاو ئێستا ئەبێ بڵێ ژن و ئەمە لە ئاستێکی گەورەی و بەرینە پیاوسالاری لە ناو کۆمەلگایە خستە ژێر پێکە مرۆڤ ئینسانە ئیتر تەقسیم ناکەی بە ژن و پیاو. جەسارەت خوددادی نییە بەڵکو اقتصابیە هەموو کەس دەتوانێت کەسبی بکە ژن کێ و پیاو چییە. ئەمە ئەم دەورە ئەوەی نیشاندا تۆ لە پێون بەم مەسەلەیە بۆ شارانش کە ئێستا بەو ڕادەیە نهاتوێتە مەیدان خۆیان ڕێک نەخستووە تۆسیەت چییە؟ هەورە سای دەروەکو تۆ ئیشارەت پێکرد ئەو تەیە و 43 ساڵەی کە ئەو قین و تووڕەیەی کە لە دڵی دانەدانەی خەڵکی ئێرانایە دژ بە جمهوری ئیسلامی یا بەواتایەکی دەتوانین بڵێن 80 ملیۆن دەلیل هەیە بۆ لابردن و ڕووخاندن و کۆکردنەوەی جمهوری ئیسلامی و ئەمە ئارەزووی یعنی ڕووخاندنی جمهوری ئیسلامی مادام ئارەزووی تەواوی خەڵکی ئەو کۆمەلگایە لە ژێر ستەم و چەوسانەوە و کوشتن و ئێدام و زیندان و شکنجە 43 ساڵە بەڕێگ و پێستۆی ئەساسیەکەن مادام ئەوەدا مادام ئەم ئارەزووەی مەرگ و نەمانی جمهوری ئیسلامی خاست و ئارەزوی خەڵکی ئەو کۆمەلگایە زۆر ڕۆشنە دەبێ بۆ تەحققی ئەم ئارەزوو خاستانەی خۆیان دەبێ زۆر ڕاحەت وەسیعەن بێ تەردید بێ شک و گومان بڕژێنە شەقام و مەیدانەکان شان بەشانی ئەو 15 ملیۆنەی کە تا ئێستا حزوری شەو و ڕۆژیان بووە و خوێنیان داوە و فەداکاریان کردووە دەبێ هەموو شارەکان بە قەولی ئێوە ئیشارەتان پێکرد نمونەی مەهابات و بۆکان بگرن بەدەستەوە هەر کامیان لە شاری خۆیان لە منتەقەی خۆیان لە بەخشی خۆیان لە دێکانی خۆیان هێرشکەنە سەر مقرراتی جمهوری ئیسلامی. ئەوڕۆ خودی براهیمی ڕئیسی ڕئیس جمهوری ئێران بە ئیسلاح
باسی لەوە کردوە کە 40% هێزەکانی جمهوری ئیسلامی نایانەوێت دەخالت بکەن، نایانەوێت ڕوبەڕووی خەڵک ڕاوەستن، وەزی ڕۆحیان خراپە. هەر بەنا بەم دەلایلانەش جمهوری ئیسلامی خۆی دەستی لە خۆی داشتووە، خەڵکە کەلعاد بڕێک ڕاوەستاون. وەختی ئەوەیە کە تعرضی هەمەجانبەی خۆیان خەڵک بە پانایی ئێران، بە پانایی هەموو شارەکانی ئێران بۆ سەر نەهادەکان و مەراکزی دەوڵەتی جمهوری ئیسلامی دەست پێ بکەن، تعرض بکەن، ڕۆحیەیان خراپە، تەسلیمە بن، حازر نینە و کارە بکەن. تێدا دەیکەم و بەکرێگیراویانە کە تۆژی شارەت پێکرد. ئەلان بە تایبەت لە کوردستانە لە بۆکان و مەهاباتە بە قەولی ئەوکتان جاشەڕاوە لە بۆکان ئەخیرەن هێرشیان کردوەتە سەر مەغازە و ماڵی جاشێک کە هەڵاتووە ماڵ و مەغازەکەیان گرتووە. دەبێ ئەمانە ببێتە نمونەیە کە تۆڵەی 43 ساڵ جەنایەت و وەحشیگەری و ئەعدام و شکنجە و زیندان لە بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی وەربگرنەوە و ئەم هێرش و تعرضە دەست پێ بکەن. قابلی مقایسە نییە جەمیەتی کۆمەلگای ئێران لەگەڵ مجموعەی هێزی چەکداری جمهوری ئیسلامی کاوانش شەقیان تێکەوتووە، حازر نینە و کارە بکەن، دەترسن، وەحشەتیان تێکەوتووە. ئەمە زۆر زەمینەیەکی لەبارە بۆ ئەوەی خەڵک تعرضی خۆیان دەست پێ بکەن. ببوورە ئێمە 2 دقیقە وەختمان ماوە، ئەمەوێ وەک پرسیاری ئاخر بە کورتی وەڵام بدەیتەوە. ئێستا مەهاباد و بۆکان بە تایبەتی سنە شەروە لە فازێکی دیاریکراوان شەقامەکانیان بەدەستەوە سەنگەربەندیان کردوە تەنانەت. هیوادارم لە باقی شارەکانی ئێرانیش بە شایەکی هەروای لێ هاتووە کە ئێستا چۆن بکرێ ئەمە تەسوید بکرێ، حفزی بکرێ ئەم سەنگەرانە، ئەم پێشڕەویانەی کە تاساکردن ئەم خەباتی کێستا ئەم بۆ ئینقلابی دەستی پێکرد و شۆڕشە گەڕانەوەی نییە، گەڕانەوەی مەرگی هەموو. بنابەرئین ئەمە یا سەرکەوتن و یا سەرکەوتن و هیچی تر. چۆن دەتوانن ئەمە تەسبیت بکەن و نێگەڕێنەوە دواوە ئەم سەنگەرانی تاسا ڕاگرن بۆ بەرەو پێشچوون. هاورە سعید تەنیا یەک ڕێگای هەیە. من و تۆ تەجربەی ئینقلابی 57مان لە بیرە. ئەلعانەوە خەڵک بۆ نمونە کە باسی مەهابات و بۆکانەکەی تقریبا نەتوانین بڵێن شار بەدەستیانەوەدا شوێنەکانی جمهوری ئیسلامی شوێناسەکانیان گرتووە، هێرشیان کردوەتە سەریان. تەنها زەمانەتی حفزی ئەم سەنگەرانە هەم لەو دوو شارە لە مەهاباد و بۆکان هەم ئەبێت تەسەڕی پەیداکە بۆ هەموو شارەکانی تری کوردستان و ئێرانەوەیە کە خەڵک وەختی ئەم حزورە وەسیعیان هەیە شاریان گرتووە بە دەستخۆیانەوە، دیارە بە قیمەتی ماندوویەکی زۆر دەبێ بمێنەوە، نابێ بچنەوە ماڵەکانیان. دووبارە جمهوری ئیسلامی هێزان کردووە ئەتەنی هەیە 16 ساعتە لە دەرەوەیە نان و پەنیرەکە لەسەر جادەیە ئەخوات بۆیانە بن و تیم بە تیم خەریکی کاری تەدارکاتن. دقیقاً نەبێ و کارە بکەن. فەرزکە جەمعیەتی بۆکان ئەگە بڵێن 100,000 نەفەرە و 15-20,000 نەفەری لە مەیدانادا ئەبێ وەک شیفتی لێ بکەن. ئەو سەنگەرانەی کە گرتویانە نابێ چۆڵی بکەن، دەبێت شەو و ڕۆژ بمێنەوە حفزی بکەن و نەدە حفزی بکەن بەڵکێ بێت تەقوێتیش بکرێ. گەوهری عشقی دایکی سەتاری بەهشتی خەریکی ئامادەکردنی بەستەی خواردنە سەنگەرەکان ئەتر ئەوە لێ هاتووە. بەڵێ دقیقەن ئەمانە بێت تەکسیر کرێ، ئەمانە بێت کۆپیە کرێ. دەبێت خەڵک زەمانەتی ئەوەی کە بتوانن زۆرتر پێشڕەویکەنەوەیە کە عەقەبنشینی نەکەن، چۆڵی نەکەن، هێرش و تعەڕوض و سازمانەکانی خۆیان وەسیعترکەن و ئێرتباتی شارەکان لەگەڵ یەکتری زۆرتر بێ. ئەو کەسانەی کە تایسە بە هەر دەلیلێ بەشدار نەبوون لەم ئێتراز و مبارزە حتممە نەبێدی تەسمیم بگرن جێگای ماندووی ئەو کەسانەی کە نزیک بە 3 مانگە خەریکن مبارزاکەن و لە سەحنەیان پڕیکەنەوە و تەقوێتیکەن و ڕۆحیان پێبن. سپاس دەکەم کاتمان هاتە کۆتایی. فقط لە ئاخرا ڕووم لە ئێوەیە دایکان و باوکانی ئازیز، ئەم ڕۆژانە پشتی ڕۆڵەکانتان بەرمەدەن، لەگەڵیان بن تا ئەم سەرکەوتنە نزیکتر بکەینەوە. هیوام کاتێکی خۆشە بۆ هەموو لایەک و ئەوەی کە ڕۆژە شادیەکان بەیەکەوە بین و باوەش بکەین بە کەسوکاری ئازیزانی گیان بەخ کردووە و پێیان بڵێن کە سەربەرزانە گیانە لە دەستدا و بتوانین ژیانێکی خۆش و ئاسوودە بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی ئێران بەدی بێنین. سپاسان دەکەم کە تام کاتە لەگەڵمان بوون.